خوازانی بەڕێز بۆ بەکارهێنانی بەرنامەی جیچسی میتینگ سەرەتا ئەچینە پلەی ستۆر، پاشان لە سێرچەکە ناوی بەرنامەکە ئەنووسین جیچسی میت، لێرە چاوەڕێ ئەەکەین تاکودا ئەبەزێت. کە بەرنامەکە دابەزی ئۆپنەکەین، پاشان ئێستا بەرنامەکەمان بۆ ئەکاتەوە. لێرە ئەوانەی سەرەتا پێویست دەستکاری بکەی ئەم سێ خەتەی سەرەوەیە کە ئەیکەینەوە، پاشانەچینە سەر سیتینگ. لێرە بۆ نمونە ناوەکەی خۆت ئەنووسیت، هەجا هەر ناوێک بێت. لێرە ئیمێڵەکە واتە ئەمانە ئیجباری نین پڕی بکەیتەوە، بەڵام بە دڵی خۆتە کە ئایا ئەتەوێ پڕی بکەیتەوە یان نە، بەڵام ناوەکە هەوڵ بدەن هەبێت بۆ ئەوەی کاتی سیمینارەکە بزانرێت کە کێ بەشداری کردووە. و پاشان لێرە ئەمە دائەگرسێنین، ئەمەی start with video muted بۆ ئەوەی کە بەشداریمان کرد لە بەرنامەکە ڕاستەوخۆ کامێراکەمان نەکاتەوە و ڤیدیۆکە دەربکەوێت. هەروەها ئەمەشیان بۆی ڕاستەوخۆ مایکەکە داخرابێت کە کاتێک ئەچینە ناو بەرنامەکە. واتە ئەم دوانە زۆر زۆر زەڕورن، ئەو دوو ستارتە. پاشان ئەوەی کە لەسەر ئێوەیە لەم ستینگە پڕی بکەنەوە ناوەکەیە لەگەڵ ئەو دوو ستارتە دابگرسێن بۆی کە داخل بوون تووشی کێشە نەبن. دوای ئەوەی کە ئەوانەمان کرد، پاشان لینکێکتان بۆیەت کە وەک ئەمەیە، لینکێکی لەم شێوەیە کاتی ڕۆژی سیمینارەکە بۆتانێت کە ئەیکەنەوە. بەم شێوەیە داخل بە بەرنامەکە بێت. لێرە ئەو نیشانە سوورەکە کە هەمانە بەرنامەکە دائەخاتەوە. ئەو نیشانەی کامێرایی کە هەمانە ئەگەر ئێستا من دەستی پیا بنێم کامێراکە ئەکاتەوە، بۆی هەوڵ بدەن ئەوە بەداخراوی بێواتە ئەو خەتی لەسەر بێ. نیشانەی مایکەکەش بە هەمان شێوە، ئەگەر ئەو خەتی لەسەر نەبێت ئەوە دەنگت ئەڕواتە ناو بەرنامەکە، بۆیە هەوڵ بدەن کە ئەو دوانە داخرابێت بۆ ئەوەی کێشە بۆ سیمینارەکە دروست نەکات و خۆشتان ناڕەحەت نەبن پێی. پاشان لە دەستە چەپ ئەو چوارگۆشەی ئەیبینین، ئەوە شوێنی نامە ناردنە. لێرە ئەگەر نامەیەکت بووە بنێریت، نامەکە بۆ شێوەی کە ئەتەوێ هەر شتێک بێ بۆیان ئەنێریت بۆ ئەوەی بیخوێنەوە. هەروەها شتێکی ترمان هەیە لە دەستە ڕاست ئەو سێ خاڵە ڕایس یۆر هاند کە ئەماکەیت ئەو ڕایس یۆر هاندە لە ناو لیستەکە ئەوانەی بەشدار بوون، ئەوەی تۆ نیشانەی دەستێ دەرەکەوێت. هەر کاتێ پرسیارێک تێبینیەک مداخلەیەکت هەبوو، ئەوەیان بەکاربهێنەواتە ڕایس یۆر هاندەکە کە کردت ئەو کات ئەو کەسی کە سیمینارەکە ئەیبینێت و ڕێت پێدا بۆی قسە بکەیت. واتە ڕاستەوخۆ قسە بە کەسی سیمینار بێش مەبڕە، بەڵکو بەم شێوەیە بۆەوەی شێوەکان بە شێوەیەکی ڕێکخراو بن. ئەگەر ویستت دەست دابنیتەوە، ئەو لۆڕ یۆر هاندەکەی کە دەسەکە داگرێت. ئەگەر ویستت کەسێک زیاد بکەیت، ئەوە دووهەم دانیانەکەی invite someone بۆی لینکەکەی بۆ بنێریت. بەم شێوەیە بەشدارە بن لە سیمینارەکانی گرین سکوڵ بە بەرنامەی جیچسی میتینگ.